بێگومان لە میدیاکانە هەمیشە کۆمەڵێک هەواڵ ئێمە بەرچاومان دەکەوێت و هەواڵەکانیش هەندێکیان ئاماژە بۆ دەکەن کە جۆرێک لە چاواشەکاری تێدا جۆرێک لەوەی تێدایە کە بینەر یا بیستەر یا وەرگر بەلا ڕێداون لەبەر ئەوە زۆرێک لە ئەو بابەتانە ئەبێتە هۆی پشێوی نانەوەی پشێوی با بزانین هەواڵی ناڕاست چییە لە میدیاکانە و کاریگەری هەواڵی ناڕاست چییە و چۆن کار لەسەرەوە بکەین کە هەواڵی ناڕاست لە هەواڵی ڕاستجیا بکەینەوە ئەمانە هەمووی تەوەری گفتوگۆکەی ئەمڕۆمانە بێت بە میوانداری بەڕێز دکتۆر کاروان عەلی کە بەڕێز مامۆستای زانکۆی و هەروەها پسپۆڕی بواری میدیا دکتۆر بەخێراتی با سەرەتا پرسیارەکە ئەوە بێ ئێمە بزانین هەواڵی ناڕاست چییە لە سەرتا با ئەوە لای بینەر ئاشکرا بێ هەواڵی ناڕاست چییە بێگومان هەواڵی ساختە یاخود ناڕاست ئەو جۆرە زانیارانە کە لەسەر شێوەی هەواڵدا دەڕێژێن سروشتێکی هەواڵی پێدەبەخشتێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو دەکرێت بەڵام بێگومان بەمەبەست دادەڕێژرێ هەندێک جار ڕەنگە لە ناوەندێکی سیاسی بێ لە ناوەندێکی ڕاگەیاندن یان ڕەنگە لە ناوەندێکی ئابووری بێ کە مەبەستێتی کاریگەری لەسەر خەڵک دروست بکات ئەمە بە شێوکی گشتی پێناسی زۆرە بێگومان وەسفی زۆرە کاتە هەواڵی ناڕاستی بێمەبەستمان نییە بێمەبەست هەیە بەڵام لە نەزانیەوە زۆر جار دروست دەبێت زۆر جار ئەو کەسێک کە ڕۆژنامە نووسە ڕەنگە لە ناوەندێکی ڕاگەیاندن ئیش بکات یاخود بیرمان نەچێ ئێمە سەردەمی ڕۆژنامەگەری هاوڵاتیە خەڵکێکی زۆر بەشدارە لە بەرهەمهێنانی دەقی میدیایی لەسەر ئینتەرنێت بە تایبەتی نەک لەسەر ئینتەرنێت زۆر جار ئەو دەق میدیایەت کەناڵە ڕسمیەکانیش وەکو تەلەڤیزیۆنەکانە وەکو وێبسایتە ڕسمیەکانە یاخود رادیۆکانە وەری دەگرن بڵاوی دەکەنەوە هەندێک جار کوالیتەکەی خراپە ڕەنگە ئەو شتێک کە کرابێت ئەو دقیقە بەرهەم هێنرابێت تەواوی ڕاستەکان نەگەیان ئەمە هەر لە نەزانیەوە باشە دکتۆر کەواتە کەسێکی وەرگر خوێنەر چۆن بتوانێت هەواڵێکی ناڕاست لە هەواڵێکی ڕاست جیا بکاتەوە ئەمە بۆ ئەوان زۆر قرس نییە واللهی بێگومان ئەوە دەگەستێتە سەر ئاستی و شاری خەڵک ئەگەر بێت و بزانێت هەواڵ چییە تەمانەوە هەواڵ لەبەر پەیوەندی بە هەمومانەوە هەیە ئێستا کەناڵەکانی میدیا پەیوەندی بە هەموو خەڵکەوە هەیە بەشێکە لە ژیانی هەمومان لەبەرەوە ئێمە دەبێت خەڵک وشاری ئەوەی هەبێت کە کۆمەڵک ڕێگە هەیە تۆ بتوانانی هەواڵێکی ناڕاستی پێ بڵاو بکەیتەوە ئەو هەواڵە ناڕاستانە زۆربەی ئێستا لە ڕێگەی سوشال میدیا یاخود لە ڕێگەی وێبسایتەکانەوە بڵاو دەکرێتەوە تۆ کاتێک کە هەواڵێک دەبینیت ڕەنگە خەڵکی ئەزموندار و ئەوە لە بوارەکەیش دەکات ئاسان بێ بۆی کە هەواڵی ناڕاست و هەواڵی ڕاست زیاد بکاتەوە بەڵام یەکێکە شارەزایی نییە دەخوێنێتەوە یاخود گوێ دەگرێت یاخود دەبینێت چونکە هەواڵی ساختە مەرزیە تەنها دەقی نووسین بێت ڕەنگە زۆر جار دەقی دەستکراوی ڤیدیۆ بێت یا دەقی دەستکراوی وێنەی بێت کاتێک کە تۆ سەیری هەواڵەکە دەکەیت یاخود هەواڵەکە دەخوێنێت بزانیت چێ بڵاویت کردوەوە لە چ کەناڵێک بڵاو کراوەتەوە کەناڵ هەیە تا کەناڵ فەرق دەکات هەیە لە پێیجش تا پێش فەرق دەکات بێگومان پێیجی کەناڵی ڕسمی هەواڵەکانی زۆر جێ متمانەترن لە چاو ئەوەی کە تۆ پێیجێکی تۆز و بابیکاو یا بێدایک و باو بیکا اینجا تۆ بزانە ئەمە چی تایە هەواڵەکە ئەگەر هەواڵێکی نووسراوە یاخود ڤیدیۆیش بێت یانی بزانە لێدوانی کەسی ڕسمی تایە بزانە ئەو شتانێک کە لە ناویدا بەکار هاتوون چین ئەگەر هەواڵێکی نووسرا و بڵاو کرایەوە دیسان دەی سەیری ئەوە دەکەیت بزانیت ڕسمی لەگەڵا ڕسمیش سپۆرتی هەواڵ دەکات سپۆرتی بابەتەکان دەکات بزانێت ڤیدیۆی لەگەڵا بە تایبەتی ئەوانە کە لە سوشال میدیا بڵاو دەکرێنەوە چۆن تۆ لەم سەردەما سوشال میدیا هەمووی بڵاو دەکاتەوە هەم وێنەیە هەم ئەوانی تریشە اینجا تۆ خۆت دەبێت وشیار بیت واتە تۆ بە یەک سەرچاو اکتفا نەکەیت کاتێک کە هەواڵێک دەبینیت یەک گومانی بچووکت لێبێت لە سەرچاوەکەیە لەو ینی سەرچاوی بڵاوکردنەوەکەی و لەو شتانێک کە لە ناوی بەکار هاتوون وەکو سەپۆرتکردنی بابەتەکە شتی تر بخوێنەوە بزانە ئایا لە کەناڵەکانی تر ئەم بابەتە بڵاو کراوەتەوە یاخود چۆن بڵاو کراوەتەوە جگە لەوە بیرمان نەچێ ئێستا لە سەردەمی باڵێن تەکنۆلۆژیای نوێی کۆمیونیکیشندا کۆمەڵێک وێبسایت هەیە بەڵام ئەمانە زیاتر کار لەسەر بابەتە ئینگلیزیەکان دەکەن هەواڵ ئەو ئینگلیزی زمانەکان دەکەن لە BBC لە چێک فاکتە چەندی وێبسایتی ترە کاتێک کە هەواڵ بڵاو دەکرێتەوە ئەگەر گومانی تێدا بێت کە ڕاست نییە ئەوان بە دوواداسوونی بۆ دەکەن ستاف هەیە بە دوواداسوون دەکەن لەوێ هەواڵە ناڕاستەکان نیشانی خەڵک دەدرێت کە خەڵک متمانە بەوە نەکا لەبەرەوە ڕێگە زۆرە ئاسانتر ڕێگە ئەو ڕێگەیانن کە ئێستا ئاماژەمان پێدا بۆی خەڵک تێنەکەوێت بەڕاستی تێکەوتن لە هەواڵی ناڕاست
کێشە دروست دەکات کێشەکە کورد مەوداژ نەبێت دانی دەمو دەست نەبێت ڕەنگە لە ئایندەدا لە لای شتێکە ئاڕاستی جەماوەر دەکرێت لەبەرەوە کاریگەری لەو دروست دەکات لە کۆتاییدا بەڵێ بەرکەوتەی خراپی دەبێت. باش دکتۆر زۆر جار مەسەلەن زۆر جاربان نەڵێن بەڵێن هەندێک جار ئەبینین کە تۆ هەواڵێک بڵاوە کرێتەوە سەرچاوی هەواڵەکە ئەو کەساتی کە قسەی بۆ هەواڵەکە کردووە کەسێکە ناسراوە کەسێکە دیارە هەواڵێک بڵاوە کاتەوە لە بەرامبەرە هەر ئەو هەواڵە بە شێوازێکی تر هەر کەسێکی دیاری تری ناو کۆمەلگا کەسێکی سیاسیە کەسێک لە پێگەیەکە بڵاوێکاتە لەمایە چۆن یعنی تۆ سرد لێ نەشوێت کە دوو کەس لە دوو پێگەن هەردووکیشیان ینی ئەبێ متمانە پێکراو بن کە قساکەن بەڵام دووشتی جیاوازەڵێن ڕاستە ئەمە چەند هۆکارێکی هەیە و کارێکیان ئەوەیە کە تۆ سیاسەتی کەناڵەکە چۆنە زۆردا سیاسەتی کەناڵەکە یاخود ئەو کەسەی لە پشت ئەو کەناڵەوەیە دەستکاری یاری دەکات بە دقەکە ئەگەر بێت و نووسین بێ بێگومان بەش ئەوە مزداقەتی لاواز دەبێت بەشێک ئەو بەشێکە خۆی مەبەستێتی وەری دەگرێت دایدەنێت کەمەشە دەچێتە چوارچەوەی هەواڵی ساختە بێگومانەوانێک کە مزداقەتان نییە بە پێی سیاسەتەکە ئەوەی کە خۆی پێویستێتی ئەوە دادنێ ئەوش لێلا دەبات تەرچی دەکات کە مەبەستی نییە بێگومان درۆی نەکردووە کابرا قسەیە کردووە بەڵام تۆ نابێ باسی بڵێ بۆ بوونە باسی تۆ باسی پرۆژە دەکات لەم شارە ساڵێکە پرۆژە هیچ بۆ نەکراوە تو ڕەنگە بڵێ لە بەرنامە بۆ نمونە لە بەرنامەمانە لە مانجی ئایندەوە مەسەلەن ژمارەی ئەو نەپرۆژە بکەن ئەمە لێلا دەبا بەڵام ئەویتر وەکو گلەی دەردەخا بزانە خۆ تۆ دوای بەڵامەکە مهمە دوای بەڵامەکە ئەسلی مەسەجی یاخود پەیامی قسەکەرەکەیە تۆ دەڵێن ساڵێکە نەکراوە بەڵام لە مانجی ئەوەنەوە ئەو پەیامە ئەسلەکەی کە دوای بەڵامەکە دێ بەڵام ئەو دێتی دەکا ئەوەی دوای بەڵامەکە تەرێک دەکا ئەویتر وەکو گلەیەکی زۆر گەورە دەردەخات کەسی لە ڕاستیدا دوای بەڵامەکە دەستخۆشی و هەواڵە خۆشەکە لەوەیە ئەوە لێرە مزداقت نامێنێ سیاسەتی کەناڵ تا کەناڵ دەگۆڕێ اینجا جگەلەوە کە لە دەقەکەیەتی زۆر دارمە بیرمان نەچێ بە مانشێت بە هێدلاین تۆ ئیشەکە ساختە دەکەیت مزداقت نایاری ئەو هێدلاینە کە لی هەڵدەبژێریت کە مانای پەیامەکە ناگەیەنێت وشەکان لە ناو هەواڵەکەدا هەن بەڵام تۆ کە دایدێنێ دەکەیت بە ناونیشانە مانای هەواڵەکە ناگەیەنێ و بە هەمان شێوە خەڵک دەستخەڕۆ دەکەیت خەڵک چاواشە دەکەیت بە مەبەستێکی دیاریکرا بێگومان زۆربەی مەبەستەکان لە کوردستانی مەبەستی سیاسیە اینجا کۆمەڵی مەبەستتر هەیە کە ڕەنگە دوایی باس بێن لە بەرنامە. بەڵێ دکتۆر دیارە لە ئێستادا ئەم ژاوەژاوەی لە ناو سوشەڵ میدیا و لە بەشێک لە میدیاکانە کە هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە وەکو باست کە ڕەنگە بەشێکیان سیاست بێ هۆکاری ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە یاسایەک با بڵێن ئەگەر هەش بێ بە دوواداچوونی تەواوی نییە و ئەو کەناڵانە یاخود ئەو پیجانستان نادرێن بۆیە لەسەرم کارە بەردەوامن؟ بڵێ خۆی یاسا لە زۆربەی ئەو وڵاتانی کە خاوەنی ئەم تەکنەلۆژیای نوێنی یاسایەک تایبەت نییە بەوەی کە تۆ بڵێ لە سوشال میدیا ڕێک دەخەن لە چوارچەوەی یاسا بەرکارەکانی تر مامەڵە لەگەڵ سوشال میدیا دەکەیت تۆ کە تاوانێک دەکەیت اینجا پێشەوە باس تاوانەکە بکەم ینی تۆ سوشال میدیا ئێستا شتێکە لە دەست دەرچووە لە دەست دەرچووە ینی هاوڵاتی ئێستا هاوڵاتیشی ئاسایی سەرزادە ڕەنگە 4-5 کەناڵی میدیایی هەبێت بەس لەکوێ لە ئەوەی سوشال نێتوەرکینگ وێبسایتەکانی پێدەوترێت تۆ ئەوەی کە لە کوردی پێدەوتێت تۆڕە کۆمەڵایەتەکان لەوێ 4 کەناڵی هەیە لە سناپچاتە فیسبوکە تویتەرە بۆ نمونە لە تیکتۆکە نازانم چی ئەوانە تۆ ناتوانانی کۆنتترۆلی ئەوە بکەیت لەم بە یاسا چونکە دەتوانانی فێکیش ئەکاونتی فێک دانێ بەڕاستی وانە لەبەر تۆ گرنگتری شت ئەوەی خەڵک وشار بکەیتەوە لەوە وەرگر وشار بکەیتەوە لەوەی کە ینی پێشەوەی بچیتە سەر کەسەکە چکە تۆ هەموو خەڵک ئەو شتە ناکە خەڵک زۆربەی وەرگین هەمومان وەرگین بەڵام بەشێکمان دەق بەرهەمدێنین دەقی میدیای بەرهەمێ وەکو هاوڵاتی باشە لەبەر تۆ گرنگە خەڵک وشار بکەیتەوە پێشەوەی بتوانیت تۆ بە یاسا چکە یاسا ڕێکی ناخە بەڕاستی هەر چەند وڵاتێک هەیە بۆ لە هیندستان یاسایان داناوە بۆ ڕێخستنی سوشال میدیا بەڵام قەت ناتوانیت ئەو کۆنتترۆڵ بکەیت چونکە تۆ سوشال میدیا خۆی میدیای خەڵکە بە ناوکەی خۆیەوە ئەو ئازادی و ئەو پلتفۆرمی داوەتە خەڵکە ئەگەر نتوانێت لە کەناڵە ڕستمەکان قسە بکە ئەوە لێوێ قسە بکە مەجای ئەوەی داوەتێ هەندێک جار بۆی بەتابەتی لە وڵاتانەی کە ئازادی ڕادەربڕین سەرکوت دەکرێت یاخود پایەکانی کاری ڕۆژنامەنووسی لاوازن ڕێگەی پێنادرێ لە وڵاتانە ئەو ئاسانکاری کراوە کە تۆ
بە ئەکاونتی فێکدانێ ئەوەی کە نەتوانم من لە ئەکاونتەکە خۆم بڵێم پەنادە بەمە ئەوی تریان لەبەرەوە ئەگەر تۆ زۆر جار لەم متەڵەقەوە هەواڵی ناڕاست و فێک بڵاو دەکەیتەوە اینجا لێرە گرنگە تۆ خەڵکەکە وشارکەیتەوە لە بری ئەوەی کە بێت پەنا بۆ یاسا بەتابەتی لە کۆمەڵگەیەکی وەکو ئێمە بەڕاستی یاساکانمان ڕەنگە هەندێک یاسای باشمان هەبێ بەڵام زۆربەی یاساکانمان بۆ ینی ناگونجێ بەڕاستی ناگونجێ جێبەجێ ناکرێ یاخود گونجاونێ لەگەڵ سروشتی کۆمەلگەی کوردی هەتا دوایی لەبەرەوە باشترە خەڵک وشارکەینەوە ئەمە لە زانکۆکانە لە کەناڵەکانی ڕاگەانی ڕێگەم بەرنامانەیە بەڵێ زۆر جار دکتۆر لەوانەیە میدیاکانە دەستگا میدیایەکان بەوە سەرزەنشکرێن کە ئەوانن ناتوان کۆنتترۆلی ئەم بابەتەکەن بەڵام یعنی هەنێ جاریش کە ئەبینین پامێک بڵاوە بێتەوە یا هەواڵێک بڵاوە بێتەوە و کەسایەتیانی بڵاویەکەنەوە کەسایەتی ینی میدیایی نین خەڵکی میدیایی نییە ینی مەسە بۆ نمونە کەسێک وەکو خۆتەڵی لە ئەکاونتەکەی خۆیەوە هەواڵەکە بڵاوکاتە بەڵام خاوەن پێگێ کەسێکە کە ینی ئەبێ قسەی بیسراو بێ بەڵام دوجار ئەبێتە هۆی ئەوەی کە لەوانەیە جۆرێک لە پشێوی دروستکە هەم لە ناو کۆمەلگا هەم لەوەی کە لەوانەیە هەواڵەکەش جۆرێک لە چاوەشەکاری تیا بێ مان چۆن کۆنتترۆڵەکرێ ئێمە ئەگەر بیر لە ئامانجەکانی هەواڵی ساختە بکەینەوە کۆمەڵێک ئامانجی هەیە یەکیان پرۆپاگەندەی سیاسیە یەکیان بۆ هەڵبژاردنە یەکیان بۆ مەسلەی دەستکاریکردنی یاخود گۆڕینی ئاسایش و ئاشتی کۆمەڵایەتیە یەکیان دروستکردنی ئەوەی کە پێ دەوترێ هێت سپیچ دیسکریمینیشن ئاخە جیاکاری ناو خەڵک ئامانجی زۆر زۆرە یەکی لەوانەیە کە ئەم سیاسیانە خۆیان دەیکەن بە مەبەست قسە دەکەن تەمەن قسە بکەن باشتر لەوەی کە لە ژوورە تاریکەکانەوە هەواڵەکە داڕێژن بیدەن بە ڕۆژنامەنووس بڵاوی بکەنەوە یان بیدەن بە کەناڵەکانی ڕاگەیاندن یان لە پێیجەکان بڵاوی بکەنەوە لەبەرەوە کاتێک کە تێدە سەر ئامانجی پرۆپاگەندەی سیاسی ئێمە بیرمان نەچێت بە تابەتی و کاتانە کە نزیک دەبینەوە لە هەڵبژاردن هەواڵی ساختە زۆر زۆر تەشتەنە دەسەنێ سوشال میدیاش دەبێتە بەشێک لە تاواکەری پرۆسەکە اینجا ئێمە هەواڵی ساختە دوو هینی هەیە ینی یەکێکیانەوەی کە بە مەبەست بڵاو دەکرێتەوە هەندێکیان بێمەبەست بێ ئاگایی بڵاو دەکرێتەوە ئەوانەی کە مەبەست بە مەبەست بڵاوی دەکەنەوە ئەو کەسانە کە خۆیان درستی دەکەن بەڵام ئێمە زۆر جار تێ دەکەوین قەناعەتمان پێدەین شێری دەکەینەوە بڵاوی دەکەینەوە جارێشتر دەبێتە سەرچاوەی زانیاری بۆ هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەڵام دوای دەردەکەوێت کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە شتێکە بۆ پرۆپاگەندەی سیاسی یان بڵاوکراوتە یان هەندێک جار زانیاریەکە ڕاستە یعنی وەکو شتەکە ڕوویداوە بەڵام ڕوودانەکەی ئەسڵی ینی مایە پوچە ینی بە بەرنامە دانراوە کە ئەو شتە بکرێت ئێمە ئێستام سەردەما بە تایبەتی لە بینی شەڕی بینی جەنگی بینی رووسیا و ئۆکراینە دنیایەک هەواڵی لەو بابەتەمان بینی چیان دەکرد بۆ نمونە لەسەر ئەو تەرمانە لەسەر بابەتی گۆڕی بە کۆمەڵ و گۆڕی ئەوانە دنیایەک لەو شتانە دروست کران ینی دەرهێنەری سینەمایی هات کامێرەمان ڕاکردنی خەڵک ترسولەرزی خەڵک لە کاتی ئینزار لێدان و تۆقین و ئەو شوێنانە کە خەڵک خۆی لێ حەشاردا ئەوا پایتەختیان نیشان دەدا لە کاتێکدا لە ڕاستیدا پایتەختێکی ژیان ئاسایی بوو بەو دەرەجەیە نەبوو بە هیچ شێوەیەک بەڵام ئەمە زۆر کاریگەری لە ڕۆژئاواکە وڵاتانی ئەمریکا و بەریتانیا بە تایبەتی کە زۆر خێرا یارمەتی سەربازی بنێرن بۆ ئۆکراینیا و سەریشی گرت چکە بەشێک لەوانەیە کە بەشدار بوون لە پرۆزەی دروستکردنی ساختە هەواڵی ساختە لەو شەڕا شارەزانی و میدیاکارانی بەریتانی و ئەمریکی بوون بەڵام رووسیاش بە هەمان شێوە ئەو کاری کردووە وڵاتان زۆر دژی یەکتر بەکاری دێنن ئەوەی کە زۆر بەکاردێت بۆ مەسەلەی پرۆپاگەندەی سیاسیە بە دەرەجەیەک اینجا دێتە مەسەلەی ئابوووریەکە بەرامبەر بە سین بەکاردێ زۆر جار لە کاتی هەڵبژاردنەکان لە ئەمریکا بەکاردێ لە هەڵبژاردن 2016 لە کاتی چێبرچەی ترامپ و دموکراسەکان بەکار هات زۆر سەدان سایت لە دەرەوەی وڵات دروست کرا و تەنها ئیش ئەو بۆ هەواڵی ساختە بڵاو بکاتەوە باشە دکتۆر لە پاڵ بڵاوکردنەوەی هەواڵی ساختە پێشکەوتنی تەکنۆلۆژیا با بڵین مەترسێکی زۆری لە ئێستادا لەسەر گیان دروست کردووە لەوانە دروستکردنی ڤیدیۆ یاخود دەنگ بەپێی دیپفیک لە ماوەی ڕابردووشدا با بڵین سەوتەکانی نووری مالیک یاخود بەشێک لە کەسایەتی سیاسیەکانی عێراقکە ئەمە کۆمەڵێک بابەت و پرسی بە دوا خۆی داهێنا لەم ڕووەوە چ کاریگەریەک چ مەترسێکەیەوە چۆن با بڵین میکانیزمی بەرگرتن یاخود ڕووبەڕووبوونەوەی ئەمە دەست بۆ بەرین
بەڵە خۆی لە ڕاستیدا ئەو دەنگانە بەشێکی و دەنگانی کە بڵاو دەکرێنەوە ڕاستین بەڵام بڵاوکەرەوە ئەوانە ناسنە خانەی هەواڵی ساختە چونکە شتەکە ڕوویداوە بەڵام هەڵیان گرتو بۆ کاتی پێویست بڵاوی دەکەنەوە ئەمە دەچێتە خانەی ابتیزاز و باڵێن ئیستیفزازکردن و لێدانی کەسایەتەکە چۆیەکێک لەو کاری ڕۆژنامەنووسی ئەگەر مزداقەتی تێدا نەمێنێ ئەوەیە کە تۆ لە بەرامبەرەکەت دێ بەرامبەرەکەتی پێبشتێنی تەکنەلۆژیا کۆنتترۆل ناکرێت ئەوە ڕاستی بێت بەڵام ئەم بابەتی سیاسە لە عێراق چونکە یاسا لە عێراق خۆمان زانین بە هەرێمی کوردستانیشەوە یاسا بابەتێکی لەرزۆکە جێبەجێ نابێت لەو کاتێککە تۆ مەبەستە جێبەجێ نابێت لەسەر هەموو دۆسیەیەک جێبەجێ نابێت لەسەر هەموو کەسێکی شوێنی تۆ کابرا هاتووە کۆبوونەوەی کردووە بۆتە ڕکابەرت ڕۆژی تۆ لەگەڵ ئیش دەکا بەیانی هاتوۆ بۆتە دەنجی تەسجیل کردووی لە چەندین دانیشتن دوای هاتوو دەنگەکەی فرۆشتۆتەوە ئەمە بەڕاستی لە هیچ پەیوەندێکی بە کاری ڕۆژنامە نووسینەوە ئەویش نووسینەوە نییە ئەمە ئیشی دەستگای ئیستیخباراتی و ئیشی جاسووسی و ئەم شتانەیە ئەمە تەکنەلۆجیا وای لێکردوون کە ئەم ئێستا لەم سەردەمە زۆر دەبێ وشارانە مامەڵە بکەین هەندێکمان ئێستا وشارانە مامەڵە دەکەین بەڵام هەندێکمان ماومانە گرنگە ئێمە بتوانین خەڵک وشار بکەینەوە تەکنۆلۆژیا هەر بۆ کاری ڕۆژنامە نووسی و کاری میدیایی نییە بۆ لێدانی بەرامبەرە تۆ تەلەفۆن دەکەی تەلەفۆنەکەت دەیان ئەپلیکیشن هەیە کە تۆ دەنگت تۆمار دەکە کابرا وا قسە لەگەڵ دەکا کە زەمی یەکێک بکەیت کە زەمی حیزب بکەیت زەمی لایەنە بکەیت بەیانی بۆ هەڵ دەگری بێ ئەوەی هەست پێکردێت کە دەنگن تۆمارکەوە لە بەدەمە دەبێت لە هەندێک لە ئامرازەکانی دەنگ قسەکردن و بەکارهێنانی ئەمرازەکانی تەکنۆلۆژیای نوێ میدیا زۆر وریابین بەڵێ با دوا پرسیار بکەین دکتۆر ئەوەی کە بەداخەوە ئێستا ئەبیندێ و لە کاتی بڵاوکردنەوەی بە تایبەتی هەواڵەکان ئەوانەی کە هەواڵی ڕۆژەوە خەڵک وەرگر وەکو وەرگر هاوڵاتی وەریەگرێ یعنی هەندێک جار ئەو بابەتانە ئەو بابەتە چواشەکاریانە دا بەزێتە سەر ئاستی کەسی ینی زۆر ئەچێتە قوڵایی و ئەچێتە سەر ئاستی کەسی ئەمان یعنی پێ وایە ئەمان هۆکارەکەی چیەوە چۆن ئەتوانین ئەمەشیان کۆنتترۆل بکەین وڵا ئەم بابەتانە دەچێتە خانەی ئیرهابی فکریەوە یعنی تۆ ئەگەر یەکێک ڕەیەکی جیاوازی هەبێت کەسایەتێکی باشی هەبێت تۆ بەمە بەس ئیش لەسەر بکەی بۆی بشێنێت ئەمە خانەی ئیرهابی فکریە ئەمە لە هیچ یاسایەک جێ نابێتەوە بەڵام ئێمە بەڕاستی دەبێت ینی بۆ چارەسەرکردنی ئەم شتانە ئەمە دەبێت خەڵک وشارکەینەوە دەبێت کەناڵەکانی میدیا ڕۆژنامەنووسان وشارکەینەوە ئەو یاسا بەرکارانەی کە هەن یعنی لینچیان بکەین لەگەڵ بابەتی کاری میدیایی ئەم سەردەما تۆ هاتووی لە فیسبوک لە سوۆشیال میدیا یاخۆ لە وێبسایتێک شتێکی ناڕاست بڵاو کردوتەوە تەشیر بە کەسێک دەکەیت بۆ شکاندنی کەسایەتەکە چۆیەکی لە ئامانجەکانی فێک نیوز هەواڵی ساختە ئەوەیە تۆ کەسایەتی بەرامبەرت بشتێنی حیزبێک سووک بکەیت کۆمپانیایەک بشتێنی ڕەنگە عەشیرەتێک بشتێنی چونکە مەسەلەی هێز شپیچ و ئانش تێدایە لەبەر تۆ دەبێت ئیش لەسەر ئەوانە بکەیت یاساکان ببەستیتەوە بە بەم بابەتە بە سوۆشیال میدیا و ئینتەرنێت و کەناڵەکانی میدیاش کار لەسەر وشارکردنەوە ڕۆژنامەنووسان و خەڵکیش بکەیت ئیتیچی کاری ڕۆژنامەنووسی پێڕۆ بکەیت ئەمانە دەبنە بەڕاستی دەبنە هۆکار بۆەوەی تۆ هیچ دەبێت کەم بێتەوە فێک نیوزچکە بە تەواوی کۆنتترۆل ناکرێت چونکە فێڵی زۆرە یەکجار فێڵی زۆر تۆ ڕەنگە هەموو زانیاریەکانە دروستکراو نەکرابێت ینی دروستکراو نەبێت بەڵام بەشێکی زانیاریەکەت ڕاستە ئەوەی کەمە بەستە دی دوو دیێرە دروستی دەکەیت من بەداخەوە من ڕۆژانە سەیری ئەم بابەتانە دەکەم ینی سیر دەکەیت بەس ئینشایەکە نووسراوە داڕشتنێکە نە سەرچاوی شتێدا نەزانیاری نە ڕستمێک هیچ شتێ شتێدانە ڕێ دەینووسێ و بێ من و تۆی دەفرۆشێتەوە خەڵکێکی ترکە شارەزانە بێ لەم بابەتانە تێدەکەوێت و قەناعەت پێ دەکات لەوڵ ڕاست دەکەوە وایە و ڕێی دەگۆڕێ و کۆمەلگا بەرە و چی دەبات بەرەو وێرانە دەبات متمانە نایەڵێ خەڵک تووشی گومان دەکات کێشە و چێبەرچێ کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و حکومڕانیش زیاد دەکات دەستخۆش کاروانعلی سپۆری بواری میدیا و مامۆستای زانکۆ سپاس بۆ